خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم پانۆڕامەیەم شەوتان پێشکەشەکەین. هەم لە هەرێمی کوردستان و هەم لە عێراقیش کۆمەڵێک کێشەی هەڵپەسێراو هەیە و دیار نییە لەکەی و لەکوێ یەکلا بنۆمڕۆ پارتی دموکراتی کوردستان بەیاننامەیەکی دەرکرداوە لە هێزوو لایەنە سیاسیەکانی عێراق دەکات کە بەیەکەوە چارەسەرێکی خێرا بۆ چارەسەری کێشەکان بدۆزنەوە و ئەگەر بڕیاریشە هەڵبژاردننی پێشوەخت بکرێت ئەوە پێویستە هەمویان ڕازی بن بە نەتیجەی کۆتایی ئەم بەیانەی پارتی دموکراتی کوردستان بۆ و کەمێک بەر لە ئێستاش جارێکی تر تەیاری سەدری داوە لە خۆپیشاندەران دەکات کە خۆپیشاندانی 1 بلیۆنی لە بەغدا ساز بکەن بەجگەلەوەی کۆمەڵێک مەلەف لە نێوانی شێتی و پارتیش تا ئێستا بە ئەڵواسراوی ماونەتەوە هەموو و پرسانە لەگەڵ بەڕێز فازڵ بەشارەتی کادری پێشکەوتووی پارتی دموکراتی کوردستان و ئەندامی خولی پێشووتری پەرلەمانی کوردستان گفتوگۆ دەکەین کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاک فازڵ سوپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا. ئەمەوێ بەڕاستیەوە پرسم کە ئەو دۆخی ئێستای هەرێمی کوردستانی تێدا هەنگاوەکان خەڵق قەلەقە لە ژیان و گوزەرانی خۆی هەنگاوەکان بەرەو کوێ بەڕێز کاک فازڵ؟ بەڵێ بەنای خۆی گەورە و میهرەبان و سپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێزی ئەم بەرنمەیە. دیارە بارودۆخی هەرێمی کوردستانیش پەیوەستە بەو بارودۆخە ئاڵۆزە سیاسیە مەزەبیەی شەقامە کە لە شار و شارۆچکەکانی عێراق و بە تایبەتی لە بەغدا دروست بووە. من هیوادارم تێگڕای چین و توێژەکانی هەرێمی کوردستان و حیزب و لاولایەنە سیاسیەکان کار بکەن لەسەر خۆلادانی هەرێمی کوردستان و وەگەلی کوردستان لەو بار و دۆخە تەنگژە سیاسی کەوا عێراقی تێکەوتووە چونکە ڕاستە ئێمە پەیوەستین بە عێراقەوە بەڵام باروزروفی ئێمە جیاوازە لە هەموو ڕوویەکەوە لەگەڵ ئەو بارودۆخەی کە لە عێراقدا هەیە. دیارە تەنگژە سیاسیەکان لە عێراقا گەیشتوتە ئاستێک کە ئێستاکێ دەتوانم بڵێم کەوتونەتە کەمترین خوێندنەوەی یەکتر ئەمەش زیاتر ڕۆژ بە ڕۆژ بارودۆخەکە بەرەو ئاڵۆزتر دەبا و ئەو بارودۆخە ئاڵۆزە لە هەرێمی کوردستان نیە لاولایەنەکانی هەرێمی کوردستان تەباترن و بە بەردەوام کۆنتاکیان لەگەڵ یەکتر هەیە و پەیوەندیان باشە لەگەڵ یەکتر. لەو ڕۆژانە لە سەرۆکایەتی هەرێم لە خزمەتی سەرۆکی هەرێمی کوردستانە کۆبوونەوە بە نوێنەرایەتی بە ئامادەبوونی نوێنەری نەتەوە یەکگرتووەکان لەبەرەوەی بارودۆخەکان جیاوازە بەڵام ئەوەی کە گرنگە هەرێمی کوردستان چۆن کار بکە هەموو لاولایەنە سیاسیەکان بەوانەی لە دەسڵاتن بەوانەی معارەزەن کە هەرێمی کوردستان نەپێچرێ بەو بارودۆخە ئاڵۆزەی کە ئێستاکێ لە بەغدا و لە شارەکانی تری عێراقەیە. بەیاننامەکەی پارتی دموکراتی کوردستان لە دێرەکانی ئەخیریدا باسیەوە کە هەڵبژاردننی پێشوەخت ینی غێر مۆباشر باسیەوە کەوانیش لەگەڵ هەڵبژاردننی پێشوەختن. ئێستا پارتی دموکراتی کوردستان لەگەڵ دووبارەکردنەوەی هەڵبژاردننی پێشوەختە لە عێراقا بۆ چارەسەر بۆ ئەوەی کە ئەو دەست بادان و جەدە لە کۆتایی پێبێ. بە بڕوای من لە ناو ڕاگەیاندنەکەی پارتی دیموکراتی کوردستان خوێندنەوەیەکی زۆر ورد کراوە لەسەر ئەو بارودۆخە ئاڵۆزەی کە لە عێراقدا هەیە. دیارە ڕێگەچارەیەکی تر یان خیارێکی تر لە بەردەمدا نەماوە بۆیە ئەوەی کە تروکاییەکی تێدا دەبینرێ یان دەتوانرێ کاری لەسەر بکرێ وەلایەنەکانی بۆ بانگێش بکرێ تەنها ئەو هەڵبژاردننی پێشوەختەیە کە لە عێراقدا ئەوە لە ناوەڕۆکی بەیاننامەکەی پارتی دیموکراتی کوردستاندا هاتووە. بەڵام من وەکو خۆم یعنی وەکو بۆچوونی خۆم هەڵبژاردننی پێشوەختەش لە عێراقدا بابەتێکی ئاسایی نازانم چونکە لایەنەکانی ناوخۆی عێراق بە تایبەتی لایەنە شیعەکان لەگەڵ یەکتر زۆر کەوتونەتە سەنگەرێکی خراپەوە بەرامبەر بە یەکتر زۆر ئەستەمە ئەمانە بەیەکەوە دابدرێن و قەناعەتیان پێبهێنرێ و لەسەر بابەتی قەناعەت بکەن و عێراق لەو تەنگژە سیاسی و ئاڵۆزە دەرباز بکەن. بۆیە بەڵام لە هەمان کاتە بەیاننامەکەی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەوەی کەوا ئومێدێکە و بانگێشکردنی بۆ ڕاوبۆچوونە جیاوازەکانی عێراقیشە
بۆ ئەوەی عێراق لەو بارودۆخ و لەو تەنگژە سیاسیە ڕزگار بکرێتکەوا ڕێگەی هەڵبژاردننی پێشوەختە لەبەر بگیرێت. کاک فازڵ ینی پێشتر اتفاقەیەکە بوو لە نێوان سونەکان و زۆرینەی سونەکان و پارتی دموکراتی کوردستان و مختەدا ینی تیاری سەدری ئەم تاییدکردنەی پشتیوانیکردنیان داواکردن بۆ هەڵبژاردننی پێشوەختە دووبارەکردنەوە هەڵبژاردننی پێشوەختەی لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە جارێکی تر ئەبدەیتکردنەوەی ئەو خەتە نیە یاخود ئەو هاوپەیمانێتیان نیە بە تایبەت کات ئیتاری تەنسیقی تا ئێستا داواکە کە هەڵبژاردن دووبارە نەکرێتەوە. خۆی یعنی بەڕاستی ئیتاری تەنسیقی لایەنی سەدری یان بۆ بڵین پارتی دیموکراتی کوردستان لە هەر کام لە لایەنەکانی تری کوردستان ئەگەر بابەتێک ڕەفزەکە ئەبێ حەلەکەی پێبێ ئەبێ پێشنیاری حەلی پێبێ یعنی بەدیل یعنی ئەگەر ئەو بابەتە ڕەفز دەکا بەدیلەکەی چییە بۆی خۆ ناکرێ مەسەلا جەبهەی هاواهەنگی کە مەسلەی هەڵبژاردننی پێشوەختە ڕەفز دەکەن پێژنیاری بەدیلەکەیان چییە بۆیە ناکرێ مەسەلا ئەگەر پێژنیارێک لایەنێک لە ناو لایەنە سیاسەکانی عێراق بە هەرێمی کوردستانەوە پێژنیاری دەکەن ناکرێ ئەو پێژنیارە ڕەفز بکرێ بەڵام پێژنیاری بەدیلی نەبێ بۆیە کێیتر مەسەلا خۆ مەدانی سیاسی عێراق دەرگاواڵایە بۆ ڕاوبۆچوونی هەر کام لە لاولایەنەکان یعنی کاتی ئەوە هاتووە بە سەلیقەیەکی سالم هەموو لاولایەنە عێراقیەکان کوردستانیەکان بکەونە بیرکردنەوەیەکی قوڵی وە کە عێراق لەو تەنگژە سیاسی ڕزگار بکرێ خۆ ناکرێ هەر پێشنیار بکرێ و ڕەفز کرێ و بەڵام بەدیل نەبێ بەڵام من پێم وایە لە بەیاننامەکەی پارتی دیموکراتی کوردستان ڕایەکی باش پێشنیار کراوە بەڵام ئەوەی ئەم ڕای پێنیە با ڕاکەی خۆی کە بەدیل بێ بۆ ڕزگاربوونی عێراق لەو تەنگژە سیاسیە تەقدیمی بکا با کۆی لایەنەکان قسەی لەسەر بکەن. زۆر باشە کاک فازڵ مەسەلەن زۆر وەکو تەجروبەی خۆت وەکو کەسێک لە ناو پارتی دموکراتی کوردستان کادرێکی پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان پێ دوایە سەرنجام و شێشانە بەرەو کوێ هەنگاوەنێن ئایا خوێن و شەڕی ناوخۆی لێکەوێتەوە؟ بە بڕوای من کاکە زانامە بۆ چوونی خۆمە بەڵێ ئەو ڕووداوە نوێانەی کە ئێستاکی هاتوون هەموو مەلەفەکانی ڕابردووی لەگەڵ خۆی پێچاوەتەوە بە بڕوای من مەلەفی سیاسی عێراقی لەگەڵ خۆی پێچاوەتەوە کۆمەڵێ بابەتی نوێی هێناوەتە گۆڕەپانی سیاسی دەبێت هەموو لایەنەکان بە ئیتاری تەنسیقیەوە بە لایەنەکانی سەدرەوە بە ئەو لایەنەکانی تری کە هاوپەیمانی ئەو دوو لایەنە سەرەکیان لە عێراقدا وەلایەنەکانی هەرێمی کوردستان بە پارتی دیموکراتی کوردستانەوە لەسەر بابەتی قسە بکەن کە چارەسەری ئەو بارودۆخەی ئێستا بێت کە لە عێراقدا ڕووی داوە و چارەسەر بۆ گرفتەکانی ئێستای عێراق بدۆزێتەوە. من پێم وایە هەر لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراق لەسەر ڕاو پێشنیارەکانی پێشوو قسە بکە دیارە ناتوانێت پێشنیاری تر پێشنیار بکە و ناتوانێت بۆچوونی ئیبداعی هەبێت و ناتوانێت ڕێگە چارە بدۆزێتەوە بۆ ئەوەی عێراق بەگشتی و هەرێمی کوردستان لادا لە کارەساتی دڵتەزێن لە کارەساتی خوێن ڕشتن لە شەڕی ناوخۆ لەبەرەوەی ئەو بارودۆخەی کە ئێستاکێ لە ناو عێراقدا هاتۆتە پێشەوە بە حقیقت پەیامی بە هەموو لاولایەنە سیاسیەکانی کوردستان و عێراق داوە دەبێت لەسەر ئەو بابەتە نوێ قسە بکرێ هەڵبژاردن چۆن دەکرێت نەتیجەی هەڵبژاردن چۆن قبول دەکرێت بەرنامەی هەڵبژاردن چۆن قبول دەکرێت پەرلەمان چۆن هەڵدەوەشێندرێتەوە لە عێراق ئەمانە هەموو بابەتی گرنگن ئایا ئەم بابەتانە دادگای فیدراڵی بڕیاری لێ ئەدا سەر کۆمار پێشیاری لەسەر ئەکا لاولایەنە سیاسیەکان بارەمی کوردستانەوە تەنسیقی لەسەر دەکەن ئەمانە هەموو بابەتی گرنگن پێویستە و توێژی لەسەر بکرێت. بەڕێز کاک فازڵ مەسەلەن ئێستا کە بە درێژای کیلۆمەترێک بەردەمی ئەنجومەنی نوێنەران بە خۆپشاندان و مەسەلەن بەردەم شوێنی چوونە ژوورەوەی پرۆتۆکۆڵی پەرلەم ئەنجومەنی نوێنەران ئێستا بۆ بە شوێنێک بۆ ڕاگررتنی ئاژەڵ و ئەنواع زۆری ئاژەڵی لێ ڕاگرن پێت وایە جارێکی تر دۆخەکە بگاتەوەی کە پەرلەمانتار بچێتەوە هەڵبەت ئەو خولە ئەڵێ مەگەر هەڵبژاردن دووبارە نەکرێتەوە بتوانێت بچێت لەوێ تاوتوێ یاسا و یان پێکێنانی سەرۆکایەتەکانی تر بکات. من هیوادارم کاکە زانا من هیوادارم گەلی عێراق بە هەرێمی کوردستانەوە لا بدرێت لە کارەساتی دڵتەزێن بەڵام من ئێستایش یعنی بۆ خۆم ڕام وایە
پێویستە لاولایەنەکان لەسەر بابەتێک کۆ ببنەوە کە بابەتە نوێەکە چی ئەخوازێ و بە هاوکاری نەتەوە یەکگرتوەکان عێراق چی بۆ پێشنیار بکرێ باشە لەبەرەوەی چارەنووسی عێراق بەرەو چارەنووسێکی خوێناوی هەڵدێری لە ناوچوون چێتەوە. من پێم وایە هەڵبژاردننیش باوەڕ ناکەم، یعنی بە بۆچوونی خۆم هەڵبژاردن نە بە ئاسانی دەکرێ، نە ئەتوانێ بەدیلێکی باشی بنبرکردنی کێشە ناوخۆیەکانی عێراق بێ و بتوانێت لاولەکان بەیەکەوە کۆکاتەوە هەمویان بێنە قەناعەت لەسەر یەک بابەت، لەسەر یەک قەناعەت، لەسەر یەک ئیستراتیج دابنیشن سیاسەتی عێراق و ئیدارە و ئوموری عێراق بەڕێوە بەرن. بۆیە ئەمە بە بڕوای من زۆر توول دەکێشێ و پێویستە هەڵوێستەی لەسەر بکرێ، پێویستە ئۆرگانێک سەرکردەیەک کەسێک هەبێ لاولایەنە سیاسیەکان سەرکردە سیاسیەکان کۆ بکاتەوە. هەرچەند جەنابی سەرۆک بارزانی و جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان پێشنیاری کردووە کە هەولێر ماڵی خۆیانە و بێن لە هەولێر دابنیشن و ئەگەر لاولایەنە سیاسی عێراقیەکان حساب بۆ هەیبەتی عێراق و بۆ بەرپرسیارەتی خۆیان ئەمڕۆ لە عێراقدا بکەن دەبێ یەکێک لەو خیارانە قبول بکەن، دەبێ یەکێک لەو بانگەوازانە قبول بکەن بۆ چارەسەرکردنی ئەو بارودۆخە ئاڵۆزیەوان لە شەقامی ئەمڕۆی عێراقیدا دروست بووە. بڵێ کاک فازڵ بەڕێز بارزانی بەڕێز مەسعود بارزانی پێشنیازی کردو کە کۆبنەوەکەی ئەنجومەی نوێنەرانی عێراق لە هەولێر بکرێت. بانی سەرکردەکانی کردووە نەک کۆبوونەوەی ئەنجومەنی ئەوەی کە من ئاگادار بم ئاگام لەوە نییە، بانی سەرکردەکانی عێراقی کردووە کە بێن لە هەولێر کۆ ببنەوە وتوێژ بکرێ. خۆ ئێمە هەمومان عێراقین، یعنی تەماشەیەکەی لە بینی دوو دەوڵەتا کە خراپترین ڕۆژیان تۆمار کردووە بە خوێن دێنە سەرمێزی وتوێژ، هەتاوەکو ئێستاکی ئەو خوێنە گەورە نەڕژاوە لە بینی هێزە سیاسی عێراقیەکانە کە نەتوانن لەگەڵ یەکتر دانیشن. ڕۆژانە بە سەدان خەڵک بە هەزاران خەڵک لە بینی رووسیا و ئۆکرانیا قەتڵ و عام دەکرێت، بەڵام بۆ چەند پرچوو بابەتێک هەیئەتەکانیان دێن لەگەڵ یەکتر دانیشن. یعنی بەڕاستی بۆ شخصیەتی سیاسی عێراقیەکان عیبە ئەگەر بانگەوازەکەی جەنابی سەرۆک بارزانی و سەرۆکی هەرێمی کوردستان قبول نەکەنونێ لە هەولێر دانەنیشن لەسەر ئەو بارودۆخە سیاسی کە لە عێراقدا ئەمڕۆ ڕوویداوە و من پێم وایە ئەگەر ئەوە ئیدامەی هەبێ لە ئایندەیەکی نزیک تەڕوشکی عێراق پێکەوە دەسووتێنێت. بەڵێ کاک فازڵ ینی کەمێک باسی هەرێمی کوردستان بکەین دوایی کۆی پرۆسەکە بۆ عێراق مەسەلەن لەوەی خۆپیشاندەرانەوە دەست پێ بکەین، مەسەلەن چەند ڕۆژە تاری تەنسیقی شوعیەکان و تیاری سەدری خۆپیشاندانەکەن و تەنانەت ئەبینی کە ئەمە وێنەکان حتا لە میدیا عەرەبیەکان و تەنانەت هەندێک سۆشیال مێدیای جیهانیش مەسەلەن وێنەی ئاژەڵەکان لە پێش ئەنجومەنی نوێنەران و ئەوانە ئەبیندرێ. ئەمە زۆر خەڵک کۆمنت لەسەرەوەدا ئەم خۆپیشاندانە ئەگەر لە کوردستان بواە ئەگەر هێزێک ئاوهای لە پەرلەمانی کوردستان بکردایە بەو شێوێ سلمێتی ئەپەڕی. وڵا کاکە زانە من هیوادارم ئەو ڕخنێ زۆر لە یەکێتی و پارتیە ژیرەکە یەکێتی و پارتی ڕێگەیان بەوە نەئەدا. ئەزانی کاکە زانە من هیوادارم ئەوە بۆچوونی نە ئێوە و نە هیچ کەس و گەنج و ڕۆشنبیرێکی تر بێ لە هەرێمی کوردستان، چونکە لە ئەو پەڕی چرخی زێڕینی خەڵکی کوردستانە حەڤەی شوبات بەرپاکرا و زۆر بە چاکیش دەسڵات تەعاملی لەگەڵ کڕاستە هەندێک کارەساتی دڵتەزێنی تێدا دروست بوو، بەڵام حەڤەی شوباتیش بەرپاکرا و بە شێوەیەکی زۆر خوێن ساردانە تەعاملی لەگەڵ کرا و چەندین جار پەیامی سەرۆک بارزانی بۆ خۆپیشاندەرانی حەڤەی شوبات دەچوو لە سلەیمانی و نوێنەر چووە ناویان قسەی لەگەڵ کرا و قەناعەتیان پێکرا ئەو خۆپیشاندانە بەبێ کارەساتی گەورە ڕاستە کارەساتی بۆ هەندێک بنەماڵە و بەداخەوە عایلە تێدا دروست بوو، بەڵام من پێم وایە هەشتی مەسئولیت لە هەرێمی کوردستان زۆر باشتر و تەندروستانەترە لەوەی کە لە عێراق، چونکە ئەو کاتە داخوازی چەند لایەنێک و چەند ئەحزابێک لە هەرێمی کوردستانە هەبوو، بەڵام دوو لایەنە سەرەکیەکەی هەرێمی کوردستان کە پارتی و یەکێتی بوو لە یەک ڕوانگەوە مامەڵەیان لەگەڵ خۆپیشاندەرانی حەڤەی شوبات و باقی داوداخوازیەکانی ترا دەکرد و وە گفتوگۆیان لەگەڵ
لایەنی معارەزە و لایەنی خۆپیشاندەریش دەکرد و کۆبوونەوەکانی پەرلەمانیش ئەو کاتە بەندە ئەندامی پەرلەمان بووم کۆبوونەوەکانی پەرلەمانیش بەردەوام بوو و نوێنەری پەرلەمانیش دەچوە ناو خۆپیشاندەران لەبەرەوەی ئەوە مقارنە ناکرێ دەوری ئیجابیات و حکومڕانیەت و هەڵوێستی هەرێمی کوردستان زۆر جیاواز و ئیجابی تر بوو. ئەمە بۆ چوونی وەک من نییە یان پرسیارێکنی خۆم لە ناخ منەوە هەڵقوڵابێ پرسیاری خەڵکەوترێ بۆ زۆر دەمێکە لە بەغدا خۆپیشاندانە کرێ و ئەوە تا ئەمڕۆ ئێوارە باسی خۆپیشاندانی میلیۆنیە کرێەوە تا لە بەردەمە ئەنجومەی نوێنەران وەجبەی خواردندا بەشەکرێ بەڵام کەسێک تا ئێستا دەستگیر نەکراوە. ئەمە ئەگەر لە پەرلەمانی کوردستان هەڵبەتە مەبەستم هەولێر مەبەستە سیاسیەکە نیە پەرلەمان لەوەیە ئەگەر ئەمە لە پەرلەمانی کوردستان ڕووداوەکو مقارنە نەبێ پێت وایە ئەمە بە سلمی تێپەڕێ بە ئاشتیانە تێپەڕێ مەبەستەکەی من ئەوەیە کە هەندێک لە سەر و ڕۆژنامەنووس ئێستا ئەمە ئەخەنە ڕۆژەڤە. کاکەزانە ئیمکانە ئەو سیراعە قوڵە پڕ لە غەرەزەی کە لە ناو کوتلە سیاسیەکانی عێراقدا هەیە تا ئێستاکێ لە هەرێمی کوردستان نییە کە بێن دام و دەستگا ئیداریەکان فەلەش بکەن و داگیری بکەن لەبەرەوە من پێم وایە زۆر کات شعوری زۆر باش هەشتی نەتەوەی و نیشتیمانیش لە ناو خۆپیشاندەرانە لە هەرێمی کوردستان نیشاندراوە ڕاستە ئیمکانە هەندێک جار ئالۆزی و سەرکێشرابێ بۆ سووتاندنی هەندێک بارەگای حیزبی و حکومی و ئەوانە بەڵام ئەو سیراعە قوڵە پڕ لە غەرەزەی کە لە ناو کوتلە سیاسیەکانی عێراقدا ئەو نەخوێندنەوە کە لەوێ هەیە لێرە لە هەرێمی کوردستان نییە ئێمە لەو پەڕی ئالۆزیەکانە ئاڵوگۆڕی پەیام لەگەڵ یەکتر لایەنەکان لەگەڵ خۆپیشاندەران و نوێنەری حکومە دەچێتە ناو خۆپیشاندەران و من پێم وایە کوردستان هەمووی یەک ماڵە بە پەرلەمان و بە سلێمانی و هەولێر و هەڵەبجە و دووەک و هەموو شار و شارۆچکەکانەوە لە هەر جێگایەکی کوردستان ناڕزایی دەرببرێ پەرلەمانە و لە هەر جێگایەکی کوردستان گردبوونەوە بکرێ پەرلەمانە و حکوومەت بەو چاوە سەیریانەکە و پێم وایە دەوری زۆر باش ئیجابی هەم لە هەڵوێستی خۆپیشاندەران نیشاندراوە و مووقیفی زۆر سالم و سەلیمیش لەلایەن حکوومەت و دەسڵاتەوە بەرامبەر بە خۆپیشاندەران نیشاندراوە. بەڵێ کەواتە بەڵام زۆر جار کاک فازڵ مەسەلەن باسیەوە کرێت کە لە هەرێمی کوردستان دەبێت ڕاپەڕین بکرێەوە هێزە سەرچەکان بە تایبەتی ژێچێتی و پارتی ڕابماڵرێن دام و دەستگاکان مەسەلەن ئەنی زۆر ئەم قسانە ئەکرێت پێت وایە لە هەرێمی کوردستان چێن ئەوانەی بانگەشە بۆەوەکەن کە لە هەرێمی کوردستان ڕاپەڕین بکرێت یاخود بەڕاستی خراپیەکان گەندەڵیەکان گەیشتوتە ئەوەی کە بەو شێوەیە باز بکرێت. من پێم وایە کاکە زانە تەواوی لاولایەنە سیاسیەکان و پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی هەمیشە حەقی داوە بە خەڵکی کوردستان چی داوا و داخوازیەکی لە دەسڵاتە بێ چونکە ئەوە چاوەڕوانی و تەوەقوعە لەسەر دەسڵاتی هەرێمی کوردستان هەیەە و حەقی خۆشیانە چونکە ئەم دەستکەوتەی ئەمڕۆی ئێمە لە حکوومەت و لە پەرلەمان و لەو دەستکەوتە گەورە و مەزنانەی کە هەمانە بەرهەمی خوێن و قوربانیدان و فرمێسکی خەڵکی کوردستانە بۆیە دەسڵاتیش لە هەرێمی کوردستان زۆر بە ڕۆحیەتێکی ریاضی داوداخوازی خەڵکی کوردستانی وەرگرتووە بەڵام ئەمە دوو بابەتی لە یەک جیاوازە چونکە زۆر جار داخوازی ڕەوای خەڵکی کوردستان قۆزراوەتەوە بۆ مەرامی هەندێک لایەنی سیاسی من پێم وایە ئەو لایەنە سیاسیانەی داوای ڕاپەڕین و داوای لە ناوبردنی ئەم دەسڵاتە دەکەن ئەوانن کەوا خۆیان بە خاوەنی ئەنفار نازانن ئەوانن کەوا کارە ساتە دڵتەزیێنەکانیان نەدیوە ئەوانن کەوا هەز بە مەسئولیت ناکەن لە ئەمڕۆی هەرێمی کوردستانە ئەوانن کەوا خوێندنەوەیان لەسەر قوربانیدانەکانی گەلی کوردستان و ئەو هەموو ڕۆڵە قارەمانەی پێشمەرگە بە تایبەتی لە پارتی و لە یەکێتی نییە کە چی قوربانیەک بۆم دەستکەوتەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان دراوە لەبەرەوەی من ئەمە بە داوایەکی زۆر ئاسایی و زۆر سادە نازانم داوای ڕاپەڕین داوای لە ناوبردننی ئەم دەسڵاتە بکرێت چونکە ئەم دەسڵاتە بەڕقمی هەموو کەم و کوڕیەکان بەڕقمی هەموو گلەی و گازندەکان بەڵام بە بەردەوام لە خەمی هاوڵاتیان و لە خەمی موچە و ژیانی ئاوڵاتیان و لە خەمی تەقدیمکردنی پرۆژەی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیانن لەبەرەوەی بابین مقارنەیەکی شار و شارۆچکەکانی عێراق و مقارنەیەکی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بکرێ هەتا ئەوانەی کە داوای ڕوخاندنی ئەم دەسڵاتەیەکەن با بڕۆن دیمەنەکانی ئەوێ ببینن بێن دیمەنەکانی هەرێمی کوردستان ببینین بەڵام ئەم قسەی من ناکاتە ئەوەی بڵێ بۆڵا کەم و کوڕی لە هەرێمی کوردستانیە یان خەڵک محتاج نییە نەخەیر خەڵکیش محتاجە کەم و کوڕیشەیە بەڵام 100 قات بان ئیجابێت بەسەر شێوازی حکمڕانێتی بەغدا هەیە. بەڵێ کاک فازڵ ینی بەڕاستی ئەگەر باسی بەراوردت کرد لە نێوان شارەکانی عێراق و هەرێمی کوردستاندا
ئێستا دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە و لە ڕووی پەیوەندی و متمانەی نێوان هێزولایەنە سیاسیەکان بە بەراورد لەگەڵ متمانەی نێوان هێزولایەنە سیاسیەکانی خوار و ناوەڕاستی عراق کوێ باشترانی هەرێمی کوردستان دەکرێت بڵین تا ئێستا زۆنێکی ئارامە بۆ کوردو و ئەو مەترسیانی کە لە ماوەی ڕابردوو باسەکرا تا ڕادەیەک ڕەوی بنێتەوە لەسەر هەرێمی کوردستان. کاکە زانە فعلا مقارنەکە زۆر جیاوازە، ئەتوانین زۆر جیاوازی بەدی بکەین. یەکێک لەوانە هەتا ئێستاش بە سوپاسەوە دەڵێم بە یەک بانگەشەی سەرۆکی هەرێم یان حیزبەکان لەگەڵ خۆیانە هەمویان لە یەک هۆڵاکۆ دەبنەوە. ئەمە یەکێکە لە دەستکەوتە باشەکان، یەکێکە لە قەناعەتە چاکەکان کە لە مابەینی حیزب و لاولایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندایە. ئەمە یەک. دوو، هەتاوەکو ئێستا متمانەیەکی باش لە مابەینی حیزبەکانە هەیە، ئیمکانە لە هەندێک خاڵا لاواز بێ، بەڵامەکو متمانە ئەساسیەکە لە دەست نەدراوە. ئەمە دوو حاڵەتی زۆر باش. سێ، ئێستاکێ هەرێمی کوردستان بووەتە مەوایەکی ئارامی تێگڕای عێراقیەکان. هەتا ئێستاش یەک کورد لی نەقەماوە ڕاکا بۆ بەغدا، بەڵام بە سەدان هەزار خەڵکی ناوەڕاست و خواروی عێراق لێ قۆماوە ئەوەتە لە شارەکانی هەرێمی کوردستانە بە دەستداشەکەی بەریەوە زۆر بە باشی بۆ خۆی پیاسە دەکات و مێشێک میوانی نییە. لەبەرەوە لەگەڵ باقی ئاوەدانی کە لە هەرێمی کوردستان چۆنە و لە شار و شارشکەکانی عێراق چۆنە، لەبەرەوە ئەم بابەتانە زۆر لە یەک جیاوازن و من پێشم وانە هیچ کەسێک حەق بەخۆی بدا ئەم دوو بابەتە بە شکلێت یەکەڵکا بڵێ وڵا بۆمان لە یەک ناکرێتەوە، یان خۆ ڕاستە هەندێک برادەر بەداخەوە پەرلەمەتاریش بوون داوایانە کرد هەرێمی کوردستان بە نمونەی بەغدا بتوانێت حکمڕانێت بکە، بەڵامەکو هەموو دنیا داوا ئەکەن بەغدا بێتە سەر ئەو ڕێژکەی کە لە هەرێمی کوردستان حکمڕانێتی پێدەکرێت و تێدا دەکرێت. بڵێ، بەڵام زۆر جار یەشێتی و پارتی کە دوو هێزی سەرەکین هێشتا پەیوەندیەکانیان لەو ئاستە باشیان نییە ئەوەی کە خەڵکی کوردستان چاوەڕێی دەکات. مەسەلەن لە دواکۆبنەوەی سەرۆکایەتێرم کە بەڕێزت سەرنجت خستە سەری ئەوەیە کە یەکێتی نیگەرانە لەوەی کە بەڕاستی لە چوارچەوەی حکومڕانیدا دەستبادان هەیە و گەمار و هەیە تەنانەت لە هەموو موچەی ئەم چەند مانگەدا کێشە بۆ سلێمانی دروستە بێت. پێتوانی ئەگەر لێک تێگەیشتێکی جددی لە نێوان پارتی و یەکێتی دروست نەبێ سەرە کێشێ بۆ کۆمەڵێک بابەتی چەق بەستوی زیاتر وەکۆی لە بەغا هەیە؟ بەغا وەکو ڕەمزێک مەبەسمان ناوەڕاست و باشوورە. بەڵێ کاکە زانە، ڕاستە پارتی و یەکێتی دوو لایەنی سیاسی ئیملاقی ئەم وڵاتەن و ئێمەش وەکو هەموو ئەو لایەن و ئەحزابە سیاسیانەی تر کە لەسەر تاسەری دنیا کە لە دەسڵات و دەرەوەی دەسڵات معارەزەن ئەو جۆرە سیراع و ململانەیە هەیە و بە تاکید ئێمەی شەمانە، بەڵام ئیمکانە ئەوەی ئێمە زەقتر دەرکەوێ لەبەر دووهۆ. یەکەمیان ئێمە کیانێکی سربەخۆی بێخەممان نییە. دوو، بەڕاستی لایەنەکانی معارەزەی هەرێمی کوردستان زۆر کات بێویژدانی بەرامبەر بە سیراعەکەی مابەینی پارتی و یەکێتی و بەرامبەر بە شێوازی حکمڕانیت لە هەرێمی کوردستانە دەکەن بە زەقتر و بە زۆر بە خراپتر دەیخەنە پێشاوی ئیعلام. هەمووشمان دەزانین ئەمڕۆ دنیای ئەولەمەیە، یعنی هەموو کەس لە ماڵی خۆیوە دەتوانێت جۆرە سیمایەکی هەرێمی کوردستان بە دنیای دەرەوە بناسێنێ و پیشان بدا، بەڵام ئەبێ هەمومان هەست بەو بەرپرسیارەتێ بکەین کام سیمای جوانی هەرێمی کوردستان نیشان بدەین بۆی ببێتە جوانی بۆ هەمومان، چونکە هەر جۆرە نیشاندانێکی سیمایەکی ناشرینی سیمای خۆشمانی پێ ناشرین دەبێ. بەڵام بەڕاستی بەداخەوە دەڵێم هەندێک ئەحزاب لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە خۆی حکمڕان نییە، بۆ ئەوەی کە خۆی نییە لە ناوکارە باش و ئیجابیەکان و دەسڵاتە، ئێوێ ئەوەیشی کە هەمانە لە ناوی بەرێ ئێوێتە ڕوش بەیەکەوە بسووتێنێ ئێوێ خەباتی پارتی و یەکێتی سفر بکاتەوە. بۆیە من هیوادارم پارتی و یەکێتی لەم ڕوانگەیەوە سەیری مەسئولیەتی خۆیان بکەن کە خەڵکێک خوێنی نەداوە، قوربانی نەداوە، زەحمەتی نەکێشاوە، بەرپرسیار نییە، هیچی نییە لە ناو بچێ، ئێوە دەستکەوتە مەزنەکانی ئێمە لە ناوبەرەی لە هەرێمی کوردستان ئەبێ ئێمەش قبولی نەکەینەوە دەستکەوتانە لە ناو بچێ، چونکە قوربانی بە هەزارەهامان لە پێناوی دابەخشیوە. باشە کاک فازڵ، ینی لەسەر مۆزوعی گەمار و خستنە سەر سلێمانی زۆر باس کرا و زۆریش میوان قسەم لەسەر و بابەتە بانگشتی بەرنامەی پانۆراما کردووە. ئێوە کە بەڕێستان کە خەڵکی هەڵە بجەن، خەڵکی پارێزگای هەڵە بجەن، ڕەنگە مەسەلەن لە ڕیزی
موچە وەرگرەکان داوانی کە موچە وەرەگرن خانەنشینی ئەیلولی تێدا بێ گوڵانی تێدا بێ مۆزەفەکان مۆزەفی پارتی تێدا بێ هی لایەنەکانی تری تێدا بێ قسەیەکتان نەکردووە کە بەڕاستی ئەمە هی سراعی حزبی نییە حەقە لە ناو حکوومەت دوور بخرێتەوە. کاکە زانا ئێمە زۆرمان هەڵداوە لە پارتی دیموکراتی کوردستان دووسێ بابەت لە سراعی حیزبی جیا بکرێتەوە. یەکێک لەوانە ئێمە خاوەنی یەک لەشکربین لەشکر نەچێتە ناو سراعی حیزبە سیاسیەکان بەداخەوە ئەڵێم هەتاوەکو ئێستا نەمانتوانیوە لەشکرەکەمان یەکخین. ئەمە یەکێکە لە خەلە لە گەورەکانی ئێمە کە لە هەرێمی کوردستان و بووەتە لەزمەیەکیش بەدەستی خەڵکی تر و لایەن و حتا نەتەوە یەکگرتوەکانیشەوە کە ئەمە بەرپرسیارەتێکی گەورەی ئێمە لە هەرێمی کوردستان دوو کە ئێمە ئەبێ بە شێوەیە کەوڵ بدەین داهات لە هەرێمی کوردستان نەکەین بە خۆراکی حیزبی و نەکەین بە قورگی حیزبا و وەنەیخێنە ناو سیراعاتی حیزبیەوە ئەمەش بەڕاستیەکەی تا ئێستاکێ بۆمان ساغ نەبووتەوە. سێ ئەو وەزعی کە لە سلێمانی خوڵقاوە من بۆ مێژوو دەیڵێم و بە ویژدانەوە دەیڵێم بەقەدەر یەک مسقالە زەڕە پارتی دیموکراتی کوردستان لی گوناحبار نییە، چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان بە دەیان و سەدان مێزگەردی کرد لەسەر ئیدارەی سەربەخۆ لە پارێزگای سلێمانی و سلێمانی ببێتە خاوەنی ئیدارەی مالی خۆی ببێتە خاوەنی ئیدارەی لا مەرکەزیەتی ئیداری خۆی. ئەمانە داوای یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. ئەم داوایە دراوە بەڵام ئێستاکێ ئەبینین مەسەلا ئەو شارانە بەداخەوە کە من ئەگەر هەموو سەر ئەرز بگەڕێم کە ئەبینم هەڵەبجە زبڵی تێدا هەڵدراوەتەوە ئەگەر لە ژیرق و ژنێفی سویسرای شابم وا ئەزانم مار بە قاچمەوە ئەدا لەبەرەوەی بەناو جوانیەکانی ئەویا گەڕم بەڵام هەڵەبجە زبڵدانە لەبەرەوەی ئێمە دڵمان ژانەکە بۆ ئەو ناوچانەی کە جێگەی زقماکمانە هەرچەند سەر تاتەری کوردستان بۆ ئێمە هەڵەبجەیە بۆ ئێمە سلێمانیە بۆ ئێمە سەی سادەق و پێنجێن و زەڕایەن و دەربەنی خانە چونکە ئێمە خەباتمان لە پێناوی سەر تاسەری کوردستان کردووە و قوربانیمان بۆ کوردستان داوە بۆ شار و شارۆچکەیەکمان نەداوە. بەڵام بەداخەوە بۆ ئەو جۆرە داخوازیە بۆ ئەو جۆرە بیرکردنەوە بۆ ئەو جۆرە سیاسەتە کە ئەو ناوچەیەی بەو دەردەبردووە بەڵام ئێستاکێ گلەیەکان لە پارتی دیموکراتی باشە. بەڵام کاک فازڵ خۆبەستەنە ئاەتی قورئان پیرۆز و مقدەسە و قابلی دەستکاری کردن نییە. ئەمە ئەگەر هەرچەندە یەکێتیش تا ئێستا ڕەتێکاتەوە کە ئەمە وەکۆی کە لە میوانەکان بیستومە و وەڵامیان داوەتەوە کە ئەمە بەڕاستی ئەو لا مەرکەزیەتە ئیداریەنی ئیدارایی و دارێنی کە ئێمە داوامانە کرد. ئەمە ئەسڵەن شۆڕکردنەوەی کۆمەڵێک دەسەڵات و دوو ئیدارەیە تەنانەت پەرلەمانتاری لایەنەکانی تریژە و قسەیەکەن ناکرێ مەسەلەن کە بەڕێز دڵش ژانەکات بەڕێز سەرۆکی حکوومەت کە لە زاخۆ تا خانەقین سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە بەو داهاتی لە بەردەستیتی ڕێگە نەدات نەوەک بڵێ وڵا لەبەر من اتفاقیەکەم کردووە لەگەڵ یەکێتی بەلا مەرکەزی فەرموو با خۆیان حەلیکەن. کاکە زانا ئێمە هەمومان هاوڵاتی ئەم وڵاتە و ئەم نیشتیمانەین ئەو لا مەرکەزیەتەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوای کرد ئەخر ئەوان ڕەتێکەنەوە کە لا مەرکەزیە بێ ڕەتێکەنەوە تەنها شۆڕکردنەوە چەند دەسەڵاتێکە بەڵێ ئەوان ڕەتێکەنەوە تەنانەت سەرۆکی لەبرات بڵێ فەرموو. ئەگەر گوێ بگری من ئێساکە تەوزیح لەسەر ئەو بابەتەیە دەم کاکە زانا بفەرموو. ئەو ئیدارەی لا مەرکەزیەتەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان داوای دەکرد ئێستا لەشکری تایبەتیان هەیە هەموو داهاتەکان لە سلێمانیە و هەموو دەسڵاتەکان لەوەیە پۆلیسێکی پارتی لە سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین نییە و لایەنەکان بارەگاکانی ئێمە وەکو لایەنێکی معارەزە لەوێ سیر دەکرێن هەموو جارێک گۆ ڕەوشاریشیان دەدەن تەقەیان لێ دەکرێت هەڕەشە لە کادرەکان دەکرێت. من پێم وایە ئەو ئیداری لا مەرکەزی کە یەکێتی داوای کرد تەنا دوو شت ماوە بیان دەنێ مۆرەکەی پەرلەمان و مۆرەکەی ئەنجومەنی وەزیران ئەگینا چی شتێکی ترماوە کە لە دەسڵاتی ئیدارەی سربەخۆی گەرمیان لە پارێزگای هەڵەبجە لە پارێزگای سلێمانی لە ئیدارەی سربەخۆی ڕاپەڕین چی شتێک ماوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەدەستی نەهێنێ وەسەرۆک وەزیران مانع بوو بێلێی لەبەر ئەوەی من هیوادارم کە مادەم خۆقەی چێکە ئێمە لە یەک وڵاتان یەک حکوومەتمان هەیە وەزارەتەکانمان زۆر وەزارەتی گرنگ و حساسەیە خەڵکی یەکێتی وەزیرێتی بابێن کاکە بڵێن ئێمە داوایەکمان کردووە سەرکەوتوو نەبووین با ئەو ئیدارەی لە هەولێر و دۆک چۆن بەڕێوەچێ با لە سلێمانی و هەڵەبجە و
ڕاپەڕین و گەرمیانی بەو نوعێتە بەڕێوە بچێ زۆر تەبیعیە یعنی تەنەزولکردن یان پاشگەزبوونەوە لە پێناوی بەرژەوەندی خەڵکو و لەبەر قاتری خەڵک نەک ئیرکانکردن و حیدەتگرتن بەڵامەکو ئەوە وەزعی خەڵکی ناوچەکە بێ کە هەمومانەزانین وەزعی ئیداری چۆنە وەزعی موچە چۆنە وەزعی ژینگە لە وڵاتە بەچی دەردێک براوە و چی بەسەر هاتووە هەموو خەڵکەکە هاواریەتی لەگەڵ ئەوەی کە بازار داخراوە کەسابەتیش لەو ناوچەیە نەماوە. بەڵام لە هەولێر و دهۆک هەیە ئەوانەی کاڵی ینی کامل خزمەت گوزاری و وەزعی ژینگە و مەسلەی بازار و ئەوانەکرانەوەی بازار و جموزۆڵی ئابووری بازرگانی هەیە لەوێ وڵاجا کاکەزانە حدوددا نەقراوە خەڵکی کەلارەوەتە لە برایم خەلیل کارەکە با عەرز بکەم خەڵکی کەلار ئەوەتە لە برایم خەلیل خەڵکی پێنجۆن و سەی سادەقیشەوەتە لە حاجی هۆمەران با ئەوان بێن ئەو شاهیدێ بدەن و پێشم وایە زۆر گەنجی سلێمانی و ئەڵەبجە بۆ شەو نشینی دێن بۆ هەولێر وەگەڕێنەوە لە پارکەکانی هەولێر لە شەقامەکانی هەولێر لە کافیەکانی ئەولێر ئەبینن و من ئەڵێم خۆزگا ئەوەی لە هەولێر هەیە زیاتر لە هەڵەبجە و سلێمانی بووایە چونکە من دێم لەوێ دڵم ئەحەوێتەوە و پشوو دەدەم و چاوی خۆم تێر دەکەم لە جوانیەکانی ئەو وڵاتە بەڵام بەداخەوە چاوم بە زبڵدانە هەڵدەتەقێ کاکەزانە بەڵام ئەوە ئەرچی سەرۆکی حکوومەت و وەزارەتە جیاجیاکان ینی ئەگەر وابێ ئەمە دوو ئیدارەیە کاک فازڵ ینی لە سلێمانی بڵێ لەبەرەوەی لامەرکەزیێتەوە و کە ئایا خۆیان ئەڵێن لامەرکەزیێت نییە و زبڵ کۆبێتەوە هەرچەند ئێستا کۆ نابێتەوە سوپاس بۆ ئەو ژینگە پارێزە ئازیزانەی کە شەو نخوونی ئەکەن پاچی ئەکەنەوە ئەگەر چی وەکو ئەرچیش بێت بەڵام ینی ئەمە ئیشی ئەوە نییە کە سەرۆکی حکوومەت کەواتە ئەوە ئەسلمێنێک کە دوو ئیدارەیە پێتوانێ مەقەڕاتەکانی یەکێتیش لە دهۆک و سۆران و زاخۆ و هەولێر هەمان ئەوانەی دەردی پارتیان هەبێ و معارەزە بن یان پۆلیسێک یان ئەفسەرێک کە یەکێتی بێ بە شەرمەوە یان بەترسەوە ڕۆژانە دەوامەکەی خۆی بکە هەمان ئەو سیناریۆی کە بۆ پارتیەکان هەیە لە سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان من کاکەزانە ئەوە هەموو بە عار ئەزانم بۆ دەسڵاتی کوردی ئاوانە زانی تێیدی ئەوە یەکەم یەکێتیەک لە دهۆک و هەولێر بچەوتێتەوە و پارتێکیش لە هەڵەبجە و گەرمیان بچەوتێتەوە بەڵام بەش لە سنووری لقی 12 6 بارەگای پارتی کراوە بە کەلاوە لە هەموو ژێر دەسڵاتی پارتی پێم بڵێ بارەگای یەکێتی سووتێنرابێ و کرابێ بە کەلاوە لەبەرەوە جیاوازیەکان زۆرن کاکەزانە بەڵام ئەمە ناکاتە ئەوەی بڵێ وڵا جیاوازی نییە فعلا جیاوازی هەیە بە جیاوازیەکان نامرتاحین چونکە من ئەگەر یەکێتیەک لە هەولێر بچەوتەوە دڵم ژانەکە و پارتیەکیش لە هەڵەبجە دەچەوتێتەوە دڵم ژانەکە لەبەرەوە ئێمە خەباتمان لە پێناوی ئەم وڵاتەدا کردووە دەبێ ئازاد بین لە وڵاتە بۆچی خەڵکی باشوور و ناوەڕاتی عێراق و نادانم فلیپینی بێن لە هەرێمی کوردستانە ئازاد بن بێخەم بخەون بەڵام خەڵکە خەبات گێڕەکانی خۆمان بێخەم نەبێ و قەلق بێ و مرتاح بێ مرتاح نەبێ لە شار و شارۆچکەکان و گوندەکانی کەمتەرخەمیەکی و پارتینە کاک فازڵ من ئەوە کەمتەرخەمیەکی و پارتینە کاکە بەتەکید خەمە بەڵامکوم حەزەکەم بین بیدەین لە سەنگی مەحەک کێ سەبەبی ئەم جۆرە بابەتانەیە کە لە هەرێمی کوردستان دروست بووە هەرچەند من ئەمەش بە خەلەلێکی گەورەزانم زروفی ئەوە نییە ئێمە من و تۆ بکەین زروفی ئەوەیە کام عەقڵ بەقوەتە حاسەی شەشمان بخەینە کار کە هەرێمی کوردستان لەو تەنگژە سیاسی خوێناوی عێراق جیاکەینەوە و دوورخەینەوە چونکە گەلی کوردستان باجی زۆر گەورەی داوە نابێ بێڵین باجی ئێستا پێت وایە بەو شێوازی بەڕێوەبردنە دوو ئیدارەیەکی زەق هەیە یان نە بە ڕقمی دوو ئیدارەی ناچووکە هەجارێکە موچە چەند ڕۆژێک دو ئەکەوێت سەرۆکی حکوومەت و دەسڵاتە هەولێر ئەکەوێتە خەمخۆری ئەوەی کەوا موچەخۆرانی ئەو لایش موچە وەربگرێ ئەمە دوو ئیدارەی نییە بەڵام جیاوازی هەیە جیاوازیە زۆر باشە کەواتە کۆی ئەو کێشانەی کە هەیە بۆ ئەوەی کورد خۆی ئامادەکە ئەمڕۆ زۆرێک لەو نووسینانەی کە ئیخوێنیەوە لە پەیجە شەخصیەکان لە پەیجە گشتیەکان ئەڵێ بێ کورد ناوماڵی خۆی ڕێخاتەوە ئامادە بێ بۆ هەر ئەگەرێک لە عێراق من چارەکی یەکەمی بەرنامەکە شرۆڤەی عێراقمان کرد بێکەوە ئامادەی کورد چۆنیە ینی بەڕاستی چۆن ئەبێ کورد ناوماڵی خۆی ڕێخا بۆەوەی بتوانێت لە هەر ئەگەرێک ئەو پریشکانەی ئەو ئاگرەی کە لە بەغا هەیە لە ناوڕاست و باشووریە بەر هەرێمی کوردستان نەکەوێت وەڵام من کاکەزانە ئەم قسە ڕای خۆمە جا ئەگەر لێشم عاجز ببن قیادە و سەرکردایەتی خۆم عاجز بوونەکەی شەخەمە سەرسەرم
من هیوادارم جەنابی سەرۆک بارزانی و جەنابی سەرۆکی هەرێم و سەرۆک وەزیران بەیانی هەموو لایەنەکان بانکەنە هەولێر لە هەموو دەسڵاتەکانی هەرێمی کوردستان بڵێن وەرن هەمووتان پشتی خۆتان لەم دەسڵاتە هەڵگرن چی لە دەستی ئەوان ماوە بۆ پارتی بەمەرجێ ناوماڵی کورد یەک بخرێ بە شەرتێ کورد یەکگوتار بێ بە شەرتێ لایەنەکان لە قسەی سەرۆک بارزانی دەرنەچن پرچوڕایان لەگەڵ سەرۆک بارزانی بێ و سەرۆک بارزانی بڕیاردەری چارەنووسی گەلی کوردستان بێت. ئەتوانرێت چی بکرێت ئەتوانرێت ئەگەر ئەمە نەکرێ بە دیلی تر چێ ڕێگە چارەتر چییە کاک فازڵ یعنی خۆتۆ بەڕێزت ئەزانی کە ڕەنگە مەسلەی شەڕی ناوخۆیەکێک بێ لە بژاردەکان مەسلەی دووبارە ئەو دۆخەن چەق بەستۆی لە بەغدایە یەکێکی ترە لە بژاردەکان ینی هەموو شتەکان تەنها بەرەو کەناری ئارام بژاردە دوورەکەیە کەواتە هەرێمی کوردستانش ئەگەر خۆی یەک نەخا پێدوانێ پریشکەکانیان نیگەرانیەکان یاخود ماڵوێرانیەکانی بەرەکەوێ من پێم وایە کاکە زانا بە ڕەغمی ئەو جیاوازی و گلەی و گازندانەکە هەیە لە هەرێمی کوردستان یاریەکی زۆر جوان ئێستا لە ناو پرۆسەی سیاسی عێراقدا دەکرێت و من بۆ خۆم گەشتبینم لەو یاریە سیاسی کە سەرکردایەتی سیاسی کوردستان دەیکا و بە بەردەوام لە بەرچاوی ڕاگەیاندن و لە دەرەوەی بەرچاوی ڕاگەیاندنەکان کۆبوونەوەی لووتکەی مابینی پارتی و یەکێتی و حیزبە سیاسیەکان هەیە و ئەگەر ئەوە نەبوایە ئێساکێ وەسعی هەرێم زۆر خراپترە بوو لە بەغدا لەبەرەوەی زۆر دڵنیابن خەڵکی کوردستانیش دڵنیابێ هیچ کەسێکیش هەست بە خەتەریات نەکا عقلێکی سەلیم و بۆچوونێکی زۆر باش و هەستێکی مەسئولێتی زۆرجان لە ناو هەرێمی کوردستاندا هەیە بۆ ئەوەی هەرێمی کوردستان بپارێزرێ و نەکەوێتە ناو ڕووداوی گەورە و گێژاوی گەورەی خوێناوی کە لە ڕابردوو تێی کەوتوین چونکە وەکو پێشتری شارەتم پێکرد ئێمە باجی زۆر گەورەمان داوە میلەتەکەمان باجی زۆر گەورەی داوە ئەوە مەسئولیەتێکی تاریخیە بۆ لایەنەکان و بە تایبەتی بۆ پارتی و یەکێتی و شخصی خودی جەنابی سەرۆک بارزانی هاتۆتە پێشەوە نابێ گەلی کوردستان بکەوێتەوە ناو تەنگژەیەکی تری سیاسی و ڕووداوێکی تری خراپ کەوا گەلی کوردستان گیرۆدە بکە بۆیە من پێم وایە بیرۆکەی زۆر باش و بۆچوونی زۆر باش لە ناو هەرێمی کوردستانە هەیە ومێ دەکەم ئەو بیرۆکە باشانە لە کات و ساتی پێویستی خۆیدا بکەوێتە کار و دەستکەوتە مەزنە باشەکانی تر بۆ گەلی کوردستان کە تا ئێستا بەدەستمان نەهێناوە بەدەستیان بێنی لە چه حاڵەتێکە دۆخی هەرێمی کوردستان و مەترسی نزیک لەسەر هەرێمی کوردستان هەیە و لەسەر حاڵەتێکا توانندرێ و مەترسیانە بڕێوێنرێنەوە وەکو دوا سەرنج بێت بەڕێز کاک فازڵ حاڵەتەکان زۆرن کاکە زاناکە دەتواندرێت خەمەکان بڕێوێندرێتەوە و لە تەنگژە سیاسیەکان لا بدرێن بەڵام من پێم وایە وەکو عەرە بەڵێ کولی حادیث الحەدەث ئەوە ئەبێ لە کاتی هاتنە پێشەوەی حەدەسەکاندا ئەو بابەتانە هەم باز بکرێ هەم کاری لەسەر بکرێ من پێم وایە حەدەسە گرنگەکان وەختیان ماوە بێنە پێشەوە بۆیە بە بڕوای من ئەبێ نەباز بکرێ و نهێنیە گرنگەکان بدرکێندرێن لەبەرەوەی ئێمە پێویستمان بە کۆمەڵێ بەرنامەی گرنگی خۆمان هەیە لە کاتە پێویستیەکانە پیادەیان بکەین بۆ بەدەستێنانی دەستکەوتەکان و بۆ ڕزگاربوونمان لە تەنگژە سیاسیەکان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز فازڵ بەشارەتی کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان و ئەندامی خولی پێشووتری پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەڕێزیان کە لە شاری هەولێرەوە لەگەڵمان سپاس کاک فازڵ. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەش کردن ئێوە شەمولایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ.